سەبارەت بەو بابەتەی کە سکاڵای سەرۆکی حکوومەتە لە بەندە گوایە وتومە کۆمپانیا و بانکیان هەیە. لە شەوی 1/4 من لە دیدارێکی کەناڵی ئاسمانی پەیاما و بابەتەم باس کردووە. لە شەوی 2/4 لە کاتێکا کە قەدەغەی هاتوچۆ و خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا و ڕاگررتنی هەموو دەوامێکی فەرمی بووە جگە لەو هێز و فەرمانگانەی کە لە ئەرکی خۆپارێزی کۆرۆنایا بوون. لە شەوی 2/4 چوونەتە لای دادوەری ئێشەگر لە دادگای لێکۆڵینەوەی هەولێر بە مادەی 433 گوایە ناوزەڕاندنە سکاڵایەک تۆمار کراوە لەسەر بەندە. ئەوەی جێی سەرنجە هەمان کات دادوەری ئێشەگر لێی نووسیوە نووسراو بکرێ پارێزبەندی لەسەر بەندە هەڵبگیرێ. لە 2/4 واتە کە ڕۆژ دەبێتەوە یا شەوەکەی سکاڵایان کردووە بە ڕۆژەکەی داواکاری گشتی ئەم نووسراوەی ناردۆ بۆ ئەنجومەنی وەزیران داوای ئەوەکە کە من بەڵگەکانیان بخەمە بەردەست. ئەنجومەنی وەزیران هەمان ڕۆژ کە 2/4 نووسراوی کردووە بۆ سەرۆکایەتی پەرلەمان کە داوای ئەو بەڵگاناکە کە من ئاماژەم پێکردووە بیخەمە ڕوو. واتە بە پێچەوانەی ئەوەی کە حکوومەت دەڵێ خۆی دەدزێتەوە لە بەڵگە و داواکاری گشتی داوای بەڵگەی کردووە نایدا بۆیە پەنایان بردووە بۆ دادگا و سکاڵا و داوای هەڵگرتنی پارێزبەندیەکەن. ئەوە نووسراوەکانە لە 1 شەو و 1 ڕۆژە سکاڵاشیان تۆمار کردووە داواکاری گشتیش داوای بەڵگەی کردووە. من ئەمڕۆ بەڵگەکانم داوەتە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئەوەی جێی سەرنجە جێگری سەرۆکی پەرلەمان بە نووسراوێکی فەرمی کەمێک پێش ئێستا وەڵامی داومەتەوە بەڵگەنامەکانی وەرنەگرتووە ئاراستەی داواکاری گشتی بکات. ئەڵێ خۆت بینێرە. ئەمە بەڵگەکانە پێم خۆشە بیبینن. ئەمە بەڵگەی ویکلیکسە قسەی من نییە. ئەوە تەواوی بەڵگەنامەکانە. و ئەمە پوختەیەکی ئەو راپۆرتەی تیمی هەرێمی بنیاتنان RRTە کە بۆ خۆیان هاتوونەتە شاری هەولێر. ئەم راپۆرتە و دۆکۆمنتەیان کردووە کە لە هەرێمی کوردستان بزنس چۆنە، حکومڕانی چۆنە و گەندەڵی چۆنە. باز لەوە دەکایەکێک لە مەترسیەکانی بەردەم گەشەی ئابووری هەرێمی کوردستان ئەم گروپە کۆمپانیایە بە ناوی ستێر کە خاوەنداری پشتی گەورەی ستێر گروپ مەسرور بارزانیە. ئەوە تەفاسیلی راپۆرتەکەی ویکلیکسە. ستێر گروپ چییە و چی دەکات؟ ستێر گروپ کۆمپانیایەکە ساڵی 2002 دامەزراوە لە گروپێک کۆمپانیا پێگاتووە کە 12 کۆمپانیایە، بانکێک سەر بەو کۆمپانیایە لەگەڵ 10 شەریک و هاوبەشی هەیە لە بواری نەوت و بازرگانی و گەشتیاری و بیناسازی و تەلارسازی و ئەندازیاری ژینگەیی و ڕاوێژکاری و دڵنیایی و لۆجستی و پاراستنی دام و دەستگاکان و هەڵگرتنی مین و هێزی کار و کارەبا و تەکنەلۆژیای زانیاری و توێژینەوە و خانوبەرە و پرۆژەکانی نیشتەجێبوون کارەکات. ئەمەتە. ئەمە هەموو ئەو کۆمپانیانەیە کە سەر بە گروپی کۆمپانیاکانی ستێرن کە بۆ خۆی دەوڵەتێکە وەگەر داواکاری گشتی دەتوانێت لەسەر داهاتی ئەمە و سەرچاوەی داهاتی ئەمە تحقیق بکە ئەمە لە حکوومەت دەوڵەمەندترە. ئەمانە چی ئەکەن؟ کۆمپانیایەکیان بە ناوی سان ئۆیڵە. ئەمە کاری گرێبەستەکانی نەوت کە حکوومەت دەیکا ئەمە دەیکات. کۆمپانیایەکیان بە ناوی سپیکە تایبەتە بە کڕێن و فرۆشتنی و دەرهێنانی غاز.
کۆمپانیایەکیان بە ناوی MRF بیناسازی و تەلارسازیە کە کاری دروستکردنی بینایە بۆ حکوومەت و کەرتی تایبەت و تەنانەت زانکۆی ئەمریکی لە دوهۆک ئەم کۆمپانیای ستێرەیە. بەشی دروستکردنی پرۆژە گەشتیاریەکان کە ئەمە تارینی گەشتیاریەکێکە لە مەشروعەکانی و پرۆژەی پاراستن و بەردەوام نۆژەنکردنەوەی سەدی مووسڵ هەر ئەمانەی کەن کە ساڵانە بودجەیەکی زەبەلاح لە عێراق وەرەگرن. من سەرەتا سوپاسی هەڵوێستی هەموو فراکسیۆنانە و لایەنەکانیانەکەم کە دژی هەڵگرتنی پارێزبەندین بەم بەهانە نایاسایانە و بەم ڕێکارە نایاسایانە لە یەکێتی نیشتیمانی، لە بزوتنەوەی گۆڕان، لە یەکگرتووی ئیسلامی، لە نەوەی نوێ و لە حیزبی شیوعیش و لە خەڵکی تریش کە دژی ئەوە بێ پەرلەمان بەم جۆرە مامەڵی لەگەڵ بکرێ و سوپاسی هەموو ئەو سەرکردە و بەرپرس و خەڵک و مامۆستای ئاینی و ڕۆژنامەنووس و ڕۆشنبیر و هاوڵاتیاناکەم کە پێیان وایە خەڵک لە بەرامبەر ئازادی و ئەداکردنی ئەرکی یاسایی خۆیان نابێ بێدەنگ بکرێ و نابێ پێشینەیەک بهێنرێتە ناو سیستەمی حکومڕانی کە ئیتر خەڵک نەوێرێ بڵێ لە هەرێمی کوردستانە گەندەڵی هەیە بڵێن کوا خۆ گەندەڵی بەڕێزان زۆر بە زەحمەت کەشفەکرێت چونکە هەمووی بە ڕێکارێک کراوە بۆی بەیانی تۆی میدیاکار و منی پەرلەمانتار دەستمان نەگا بەم بەڵگانە و بیخەینە ڕوو بڵین ئەمە هیچیەیە و ئەمەد لەکوێ هێنا بۆیە زۆر زەحمەتە. ئەمە بەرامبەر من نییە یا بەرامبەر هیچ هاوڕێیەکی ترم نییە، بەرامبەر ئەوەیە کە ئیتر خەڵکی کوردستان بترسێنن بڵێن ئێمە پەرلەمانتار والیەکەین بۆیە ڕۆژنامەنووس ئاسانتر والیەکەین، ڕۆشنبیر و چالاکوان زیاتر والیەکەین. بە دڵنیاییەوە پاشەکشەیەکی گەورەیە واکرێ بە جۆرێک لە سەرکوت، چونکە پارێزبەندی کە یانەوێ هەڵیگرن یەکێک لە مادەکانی بریتیە لە ئازادی ڕادەربڕین و ئاخاوتنی تەواو، یانەوێ ئەمە والێ بکەن کە بڵێن بە هەڵگرتنی حەسانەت و ئەم مافەت نامێنێ و کاتە خەڵکی کوردستانە گەڕێتەوە بۆ ئەو زەمانەی کە ئیتر نەوێرێ هیچ بڵێ بەم جۆرە مامەڵەم لەگەڵەکەن. پێشینەیەکی خراپە، تەمەناکەم ڕوو نەدا.